باهۆی ئامادەنەبوونی عەرەب و تورکمان یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەڕێوە نەچوو. هەرچەندە ئەندامانی پارتی و یەکێتی و کۆتای مەسیحەکان ئامادەی هۆڵی کۆبوونەوەی ئەنجومەن بوون، بەڵام بەهۆی تەواو نەبوونی ڕێژەی یاسایی کۆبوونەوەکە ئەنجام نەدرا. پارتی و یەکێتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک پێکەوە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا داوایان کرد عەرەب و تورکمان هەنگاو بنێن بۆ ئەوەی بتوانن پێکەوە ڕێک بکەون و حکومەتی خۆجێی کەرکووک بە تەوافق دروست بکەن. دیارە هەردوو پێکهاتەی لایەنی عەرەبی و لایەنی تورکمانی ئامادە نەبوون، ئێمە احترامی ڕایانەگری و لەسەر ئەساسی ئەوەی کە نیەتی حەقیقی هەمومان ئەوەی کە لێرە وەستاوین کە پێکەوە کار بکەین و لەسەر ئەساسی بنەمای مەبدەئی تەوافق و تەوازن و تەفاهم واتە لە یەکتێگەیشتن کار بکەین بۆ ئایندەی کەرکووک و کەرکووکیەکان. لەسەر ئەو ئەساسە جەلسەکە ئەنجام نەدرا. ئێمە حزوری خۆمان ئیعلان کرد ئەمڕۆکە بە فەرمی و بە ڕەسمی و ئیمزای حزوری خۆشمان کرد. چاوەڕوانی ئەوە دەکەین لە ڕۆژانی داهاتوو پێکهاتەکانی دیکەش التحاق بکەن پێمانەوە بۆی پێکەوە کار بکەین. ئومێدمان ئەوەیە کە بتوانین لە داهاتوودا پێکەوە دابنشین. هیچ ڕێگەیەکی ترمان نییە ئیلا دانیشتن لەسەر مێزی حێوار لەسەر با بڵێن لە جێگەیەک یان لە شوێنێک بۆ کۆبوونەوەمان بۆی کە بتوانین لە یەک تێ بگەین و بگەینە نەتیجێ. شار داوای ئەومان لێکە کە ئێمە هەمومان پێکەوە یەکڕز بین، هەمومان پێکەوە کەبابین برابین. ئەم شارە شاری هەمومانە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هۆکاری ئامادەنەبوونی عەرەب و تورکمان ئاشکرا دەکات و دەڵێت تا ئێساوان بۆ خۆیان ناکۆکن و نەگەشتون بە ڕێکەوتن، بۆیە بەشداری کۆبوونەوەی ئەنجومەنیان نەکرد. ئێمە لە سەرداوای جنابی محافظاتین بۆیرە ئەمڕۆ مەوعیدی دانیشتنەکە بوو وەکو وەفایەک بەرامبەر خەڵکی خۆمان. ئێمە لە مەوعیدی دیاریکراوە هاتین بۆ ئەوەی دەست بەکار بین لە ئیشەکانی ئێمە لەبەرەوەی خەڵکی چاوڕێ ئیش لە ئێمە ئەکات، بەڵام دیارە ئەوان ئامادەنەبوون وەکوتم کرد مشکلەکە لە ناو ماڵی خۆیانەتە نەک لای ئێمەیە. بە هیوای ئەوەی بە زووترین کات بگەونە ڕێگە چارەسەرێک و دابنشین لەناو ئەو هۆڵەی کە بینیتان. بەپێی یاسا لە کۆی 16 ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەبێنەوە ئەندام لە هۆڵی ئەنجومەن ئامادە بن تا ڕێژە یاسایی تەواو بێت و کۆبوونەوە بەڕێوە بچێت. بەڵام بۆ ئەم کۆبوونەوەیە 8 ئەندام ئامادە بوون. باهۆی ناکۆکی نێوان پێکهاتەکانەوە لەسەر پۆستی پارێزگاری کەرکووک، پێکێنانی حکوومەتی خۆجێیی پارێزگاکە لەمپەری زۆری دێتە بەردەم. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.